ام دزدتر في دربای دراسیم زین اف قناغم پلاوتنا یا اوه و حتی بیت او کوب کیر د آفدان بیتن چایا برز گشبین کو سروکی رخرا حسار دنواسود دا الگرمنه که گشبین بخیر بی. زور سپاس کاک محمد. سرتا دست خوشتان لیده کم بو او کاره. اگر چیلم قناغ دا هندک بچوکی دستان پیکرد بیتن بالام دنیای لده هاتو دا یعنی هوای او دخوازی که زور گورتر بیتن لوی که استاه. اگر پیک او دست پیکم بزنین ام پروژه ایوا چونچونیه اوی کلا پیش معنی تصور کم مرحله کانه قناغ کانی بلاوتنی آوکه اما چونچونیه سام دستانم او آوی قرصه آوی پیسه او آوی قرصه ما بستن چه آوی که بله او آوی پیسی مالانه که لگرک کانی هم لیربون اویان گرچی پنجی حساروکا آوی پیسی مالان که خلق که بکاری دینه او آوی لیدرسه دواتر ایما با پروسه خیونی دکینه باشه پروسه که چونچونیه زور باشه اگر من لسرتاو بازی کم وکو خوشتان باستان کرد او داهنانی چنگنجیشی رخراوی هساره که ویان کردی با باشی لگل یونیسف او آوی پیسی مالانا ما لا مزرعه که او که لیور دگرینوا که او کمان لیور گرتوات دچیت ناو کومال تانچی مالان که سیستم یک پیدالن بافل سیستم بو بافلانه دادر وادوات دچیت ناو فلتريشن ميديا يعني ناون ديكا كتيادي او بناوي دادر واتن بون من قومو اكتيف كاربون او ماداني تدا بناوي دادر وا بيسكان دجرتو او خاوين دردتي بلام شتي زور سن راچج لركوانتيا اما او وزيچي زور كميدوي بهزي كش كردن او كدغوازريتو او زيشي كبيستلوي درجه وزي خور ودادن كده فيزياء تام بكارنا ك زولي فيزياء خوي دكاتن او خاوين دبتو باش ليره كاما ليره كبيدا تپرده بتن او کبلین فلترینگی بود دکرت وانیه باشه دواتر چون اوانی او خاوین دکنه و او دگورن هر ماوی کیان او ثابته چونیه خوی سیستم که دادن دری لشونه که سیستم که زور گنجاوا آسان اجدا که و ثابت دبیله تیدا بالام همون سیستمی چی خاوین کردنوی او پیوسته تو مانجه زارک دو مانج زارک خاوینی بکیتوا بو سیستم که خاوین دکرت ولی رایگی طریقه چی اندازیاری دتوانی خاوینی بکیتوا به ما پیشوی بیم سر اوی که بلند دپالیورتن ایوا وزی خور بکردن بو او کاربایی که بکردن نگی بش بکاربای اجتماعی نبسن یعنی مولیده بالضبط لبر اوی کما آماده کمان سطل سط جنگیه بالضبط سطاسط جنگیه ولبو وزکش وزی خور بکرده تیدا بش نبستیم با او وزه پیسکرانی که هیا چون آماده کمان دمانی آماده چی جوانا لگلی دا وزکش وزی خایم بکار بیت باشه ام آوا زیاتر بو او دیری بلین درخت آنه بکردیتن بله اما بین سر ایره بله ایوان نزدیکی چند بلین دارتان چندوه بله خوی ما پروژه مانه سم پروژه چی دار چندن مانه تا است توانه یک ل پروژه کان 300,000 دار بچینین تاوکو است و آماد مانه زیادت دار بچینین است 300,000 دار مان سانده بله زیادت ل 300,000 بیرو هات ایوا 300,000 دار بچینن نتانزای چون او دیری بکن اوتان دهنا یان اوتان دهنا گوتم با استفاده لبکین بو اوکه کامی پیشوی تر بو با فکر که زور بدوانی باز کن اما لروی گرانی کشو هوا لروی سوزایی و چشمان هبو بو دبوا دار بچینین بجماری چی فراوانش که دار مانسان اما یکم شد فکر مان لیکردو نابی دارک بچینین بجی بیلین ولکو دبی سرپرشتی بکین دبی خدمتی بکین یک لوانش او دانی لبکین او دارانه لمراسمی دا دچینن و دواتر وازدین بالضبط اما همان یک لهمان شو دارک دچینن بالضبط اما تیدا کش تک پروژه استراتیجیه بالام که فکر مان کردو لبو او دانیش اما دمانه کسوزای زیاد کین دولا قیرانی اوش مانه نابی اما شتک برو پیشو بین شتک زیانی لبین هر بویا گوتمان نابی اما قطریه اوی سازگار بکار بین که پروژه کمان دروز دکین بویا فکر مان لدیزاین کردوا که سرچاوکی خومالی به گنجی خومان درستی بکاتن لبر او سیستمی کما دامان نه داروی کلفو کما لهمش یونیت توانی زیبا بکره و او اوی که بکار ده لبو دارکان بکار ده تو و کوی بلند کامن سوزای دروز دکم دارستان دروز دکم زیان لعیجر زویج نادم باشه آزمان کردیم زور باشد او کماندک دار هیا که پیستی با آوی کی زوره آوی کی زور دخل چه جوره دارکتن چند و روزانه پیستی با چند آو هیا بو آو دیریا بله یک لا خاله سر چکانی پروژه ما اویا که ما داری خومالی رسن ما چند یک زور به هر زوری داری بروا داری بروج به ناس راکا آوی کم دویتن تنها چند سالی سرتا دوی اوج لورزی هاوین استعمال نزدیکی 2 هفته 3 هفته جارک آو دانی چی بود کن لبرتی چون که پیشکرین مان لو کردی بینی مان باشش مان رگاکی یک متر چوت خواره و تو خویل دوای آو گراه و گیشتو تا آو بوی آویشی زور کمی دیوی بالام او آویشی کدیوی امال آوی ریسایکل کراو بوی دادن دکن
هەڵبژاردننی داربەڕۆ مەبەستان بەس ئەوە بووە کە دارێکی ڕەسەنە یان هۆکارێکی تریش هەیە بێجگەلەوە لەبەرەوەی داربەڕۆ تەسەوەڕەکەم گەورەبوونی هەندێک کاتی دەوێتن بەڵێ هۆکارە سەرچێکە ئەگە من با یەک ئەوەی ئەوە بکەم بریتە لەوەی ئەتو دەبیدارە کەڵبژەری لەبەر ڕوبەڕبوونەوەی گۆڕانی کەشوهەوە لە یاساکانی ڕوبەڕبوونەوەی گۆڕانی کەشوهەواش کە گەورەتی مەترسی ئێستا ڕوبەڕوومان دەبتەوە دەبی دارێکی ڕەسەنی خۆماڵی کە کەم ئاوی بووێ ئەوی بچینی هەر دارێکیت کە بچینی لێ جێگایە و چار وەرزی ساڵیش سەوزەوانیە داربەڕوو نا پەلکی دەوەرێتن لە پاییز و ئەوانە بەڵام دارێکە خۆڕاگرە دەمێنێتەوە ئاودانی کەم دەوێت هیچی ناوێتن ئەوە ئەو تانکیانەیە کە باس لێ کرد ڕۆژانە تقریبان چەند ئەو دەپاڵوێتن ئێستا لەو سیستەمەی کە هەمانە لەگەڵ یونیسف دامانەوە گەیشتوینە ئەوەی ڕۆژانە 300 متر سێجا بەڵێ ئەگەر تانکەر حساب بکەین تانکەری 10 متر سێجای نزیکەی 30 تانکەر ڕۆژانە تانکەری ئەوەی کە دەڕواتن دەتوانین بپاڵێوین و ئاوی ژێرزەوی زیانی لێ نەدەین پرۆسەکە ئەمە ئەگەر بین ئەوە هەموویە دووبارە ئەگەر ئەوە شی بکەوە ڕەگە من و بینەران زۆر لێتی نەگەن هەر زۆر باش ئەوە حەز دەکەم هەر لە یەکەمەوە یەکەم شت ئەمە چمان هەیە دیستریکت وێز وۆتەر واتە ئەو ناوچەیە کە ئاوی پیسی ماڵین لێ کۆ دەبتەوە ئەوە وەردەگرێت چۆن ئەو پیسە لەکوێ دێنن هەر لە مەزرا لە سیستەمی مەزراکان بە تانکەر دێنن چۆن هەر لەوێن دەر مزەخەماندانە ناو مەزرایەکە ئاوەکە وەردەگریتن و دێتە ناو ئەو تانکانە ئەوانە چەند تانکێکن دانرا ئەوەی کە ئەو تانکانی باس لەوێن دەدا خاوێن دەبتەوە پرۆسەیەک کە خاوێن بۆ بە وزەی خۆر تەبعاً دەچێتە ناو مەخزەنی سەرەکی ئاو کە لەوێ خەزم دەکرێتن کە خەزم کرا دواتر دەچێتە ناو پلانتیک سایت واتە شوێنی چاندن و ئاودانی دارەکانی پێ دەکرێت دەمەوێت شتێکی لێرکوانە زۆر گرنگە باسی بکەم ئەمە ئازمونمان هەیە و سەرکەوتوش بووە ئەو سیستەمە لەلایەن حکوومەتی هەرێمیشەوە تەواو موافقەی وەرگرتیە و سەرکەوتوو بۆ بۆیە ئێستا ئەمە لە پلانماندا هەیە کە نەخشەیەک لە بۆ هەرێمی کوردستان دابنین کە ئەو چ شوێنێک پێویستی بۆیە ئەو سیستەمە لێو دابدرێ ئەمە دەتوانین جێبەجێ بکەین واتە پاش چەند ساڵێک کەش هەر ئەوە نەڵێنەوە بڵێن ئاوی زۆرمان هەیە و ناتوانانی بەکاری بێنی سەرچاوی ئاومان کەم بووە ئەو داهێنانە ئەو مشکلەی حەل دەکاتن و دەتوانین چارەسەری کوتا پرسیارم ئەو بێ ئەو ئاوەی کە دەپاڵێورێت بۆ درەخت بەکاردێت پلانێکتان هەیە کە ئاوی قوڕس بپاڵێورێتن بۆ خواردنەوەش ببێتن خۆی ئێمە سەرتا لە درەخت دەستمان پێکرد درەختی دارستان و بەتەماین ینی هێشتان بەرەو پێشی بین بچینە کوشت و کاڵش بۆ ئەو دارانەی کە خۆراکی بڵێن داری بەرە بۆ ئەوانیش ئەوە بکەین بێگومان چونکە مە پرۆسەکەمان دەست پێکرد داهێنانەکەشی خۆمانە بەرەو پێشی دەبین بۆ شتەکانی دیش دەڕۆین ئینشاءالله زۆر سپاس بەڕێز گەشتبینی ڕێکخراوی هەسارە سپاس و دووبارە دەستخۆشیتان لێ دەکەین سپاس بۆ ئێوەش خۆشحاڵم سپاس